پانێڵی هەیە پێنجێناوتێ پێنجێناوتێ ڕاستەخۆی پانێڵێکی هەیە خۆشەویستی بۆ تێکڕابینەرانی لایوی فەیسبووکەوەی گەن باشە والله تۆزی شتێرەی بینێ جاخرۆ سەقی سەحەفی بیت قسە لەسەر هەرێمی کوردستان پاش شەڕی داعشەکەی دۆخی سیاسی ناوخۆی هەرێمی کوردستان بە چ ئاراستەیەکە بۆ چۆن خۆمان بوو بەسێ پرسیار پێشستان نانێشی نه هێنش نەبوو هەموو پانێڵەکان پرسیار ئەکرا بەڵام دیارە ئەو پانێڵیان بەو کوردایانە کە کەس پرسیارەکە ئێمە هەندێک بابەت و پێویست بە تەوزیع و فەیسبووک زیاترە بوو لەسەر سەرچاوەی کێشەکانی هەرێم کەشکاندنی تەوافق و لایەن سەرۆکفرۆشی پەرلەمان نا بە هیچ شێوەیەک ئێمە مەسەلەکە شەخسی نیە ئەمە ویست بڵێن ئەو کێشە سیاسی لە کوردستان پێویستی بە چارەسەرە چارەسەرێکیش بۆ کرێت تەوافق بگەڕێتەوە تەوافقش لەناو ئەو لایەنانێکی باوەڕیان بە تەوافق ئەو پرسیارێکە لایەن لە ژوورکێتوانی بیکێزان نا من ناڵم کۆمەڵی خاڵم لای نووسی مەسەلەکە بەتەنە ئەمیش پرسیارێک لە سێ شارستانی بکەیت لەنا ئەو هەموو هێزانێک کە باسی کرد بۆچی باسی پێشمەرگەی نەکرد کە ئەڵێ من دژە سەر بەخۆی کوردستانم باشە بابێت تعریفی شەراکەتمان بوو بکە وڵاتێک بودجەی ئێمەی بڕی بێ وڵاتێک یارمەتی پێشمەرگەی نابێت 2 ملیۆن ئاوارە پەنابەری خۆی نابین ئەمانە هەموو کاریگەریان لەسەر یاری مەسەلەکە بۆ حسێن شارستانی و پرسیارێکشم بۆ حسام جەفیە بوو لەسەر ئەوەی ئایا سنە پاش داعش هەر باوەڕیان بە مەرکەزیەتی عێراق یان ئەوانیش بەرەو ڕەفراندوم سەر بەڵێ ئەوەی هەم هەورامی بوو کە ئەسان پانەڵی